هەموو سیرەکان لە گارە بۆ هەموو سیرەکان ئاگادار بن مرەشەحی ئەمریکا ترامپ سەرکەوتنی بەدەستهێنا لە هەڵبژاردنەوەی ئەمریکادا. هەڵبژاردنەکان لە ئەمریکا بوو بەڵام لە نێو باشیک لە باشووری کوردستان کە مەیدانی شەڕی پێشمەرگە و داعش بوو بازباسی سەرکەوتنی دونالد ترامپ وەکو سەرۆکی ئەمریکا بوو. پێشمەرگەکان کە شەڕکردن خۆشحاڵم بە سەرکەوتنی ترامپ چونکە بەڵێنێکی قەبەی بە پێشمەرگە داوە. وەڵا بێگومان هێزی پێشمەرگە زۆرینەی زۆری لەگەڵ سەرکەوتنی ترامپ بوو لەبەرەوەی کە کۆمەڵە بڵێندا بوو ئەم بە پشتیوانیکردن و هاوکاریکردنی هێزی پێشمەرگەی کوردستان وەکو هەموو شتانەزان هەمیشە ئەو سەرۆکارین کە لە کۆماریەکان دەرەچن هەمیشە حەسمی هەموو شەڕەکانەکەن. من لەو باوەڕام بە دەرچوونی ترامپ کۆتایی بە تیرۆدێ لە سوودیا عێراق. تەنیا پێشمەرگە نا بەڵکو فەرماندە و سەربازەکانی ئەمریکاش لای پێشمەرگە پاڵپشتی خۆیان بۆ سەرکەوتنی ترامپ نیان شاردۆتەوە و پێیان وایە ئەو پیاوەی حکمی ئەمریکا دەکات بۆ 4 ساڵی دیکە حەسمی گەلێک بابەت دەکات. بەشی هەرە زۆری فەرماندە و ئەفسەر و سەربازانی جێشی ئەمریکی لەگەل دەرچوونی ترامپ یاخود جمهوری خۆیەکاندا بوون چونکە ئەوان قەنەعەتیان وا بوو لە چارەسەرکردنی کێشە نێودەوڵەتیەکان و ئەو کاتانەی کە پێویست بێت هێز بەکار بهێندرێت جمهوری خۆیەکان زۆر جددیترن لە دیموکراتەکان. کاتێکدا گەلێک لە سیاسیەکان تووشی شوک بوون بە سەرکەوتنی ترامپ بەڵام پێشمەرگەکان لە سەردەمی دوو سەرۆکی ئەمریکادا شەڕی داعش دەکەن. دەڵێن لە ترامپ باشتر نییە ئەم هێزەی پێشمەرگە کە لەلایەن ئەمریکاوە پرچە کراوە و مەشقیان پێکراوە بۆ شەڕی داعش دەڵێن مەرحەبا بۆ ترامپ. کۆمەڵی وعدی بە هێزەکانی پێشمەرگە داوە و ڕاستگۆ بێ لەگەڵ ئەو وعدانی کە دایەتی بە هێزەکانی پێشمەرگە هاوکارەکانیان زیاتر بێ. ئەمریکیەکان لەسەر ئەرز و لە ئەسمانەوە بۆ شەڕی داعش هاوکاری کوردی کردووە بەڵام بۆ پاراستنی خۆیان و لەو هەموو شەڕەی لە ناوچەکەدا هەیە کورد داوای هاوکاری زیاتر لە ئەمریکا دەکات. ئەم ئۆتۆمبیلە سەربازیانە هاوکاری ئەمریکایە بۆ هێزی پێشمەرگە بەڵام باشووری کوردستان دوای شەڕی داعش ترسێکی هەیە کە حەشدی شعبی و سوپای عێراق کە بۆی شەڕی داعشەوە لە سنووری باشووری کوردستان و لە مووسڵ نزیک بوونە شەڕی کورد بکەن. پێشمەرگە دەڵێن پشتگەرمی ئەمریکاین و پشتگەرمی سەرکەوتنی ترامپین نەهێلن و ڕێگا لەم حەشدی شعبی و سوپای عێراق بگرێت جارێکی دیکە شەڕ بە کورد بفرۆشن. هیفدار ئەحمەد ڕوودا و باشیک